یەکەمین خەستەخانەی سربەخۆ لەناو ئومەتی ئیسلامیە کە دروست کرابێ عەبدولمەلیکی کوڕی مەڕوان دروستی کرد لە دەوڵەتی ئومەویەکانە. زمانی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان دایەکی زۆر خەتەر، نەخۆشیێکی زۆر خەتەر، نەخۆشی گەڕی و گولی بەڵاو بوویەوە بەناو خەڵکە، خەڵک زۆر تووشی ئەم نەخۆشیەوە بوون. هات لەناو شامە خەستەخانەیەکی زۆر تایبەتی دروست کرد، ئەو کەسانێک کە تووشی ئەو حاڵەتە بوون یەکسەر ئەیخستنەوە خەستەخانەوە. ئەم خەستەخانە لە پەنای مزگەوتە دروست کرا. طبعا شتێکی پێش ئەوەی بچمەوە سەر دەرسەکە بە عەرزتان کەم، شوێنی خانوو، شوێنی باخ، شوێنی شار پێویستە بە دیراسە بکرێ. ئێستا ئێمە لە خۆمانەوە مەسەلەن ئەچین لە شوێنەکە ئەمانەیە وەڵا باخێ دروستکەن یا خانوویە بکەین، بەڵام ئەمە فەلسەفەیەکی ئیسلامی نییە. ئەگەر ئێوە تۆزێک دیقەت بدەن هەر لەم مەنتیقەی هەورامانەی خۆمانە دیقەت بدەن شێخەکان مەسەن لەکوێ شوێنیان دروست کردووە بۆ خۆیان، لە تەواوی کوردستانە سیرکەن. ئەو شوێنە شوێنی ژیانە کە ئەوان تیا دانیشتون، چونکە علمێکی زۆر تایبەت هەبووە بەهۆی ئەستێرەناسیەوە تحدیدی ئەو شوێنە کراوە کە کوێ بۆ ژیان ئەش و هەموو شوێنی خەستەخانە و مزگەوت بە درێژایی مێژووی ئیسلامی ئەم زمانەی ئەخیر نەبێ کە نازانین چی بکەین شپرزین، ئللا زانراوە لەکوێ بەردی بناغێ ئەو شتە دابنرێ، لە خۆدا نەداوە. جاری وایە ئێستا ئێمە زانکۆ لە شوێنێکە دروستەکرێ هەر کەڵکی ژیانی تیان نییە، هەر تەڵەبە مێشکی تەواو نییە لەو شوێنە، ماڵ جاری وایە لە شوێنێکە دروستەکەی هەر نازانی خۆشە چی ئەکەی تایە. لەبەرەوە زۆر گرنگە تحدیدی شوێن، زۆر گرنگە. دیقەت بدە چۆن خەستەخانەکە دروست کرا لە زمانی عەبدولمەلیکی کوڕی مەڕوانە. حیوانێکیان هێنا کردیان بە 4 پارچە، هەر پارچەیان 4 شوێنیان دیاری کردبوو کە ئەو 4 شوێنە دابنێن بۆی بیکەنە شوێنی خەستەخانەکە. پیان ئەوت بیمارستان لەو کات. بیمارستان طبعا وشەیەکی فارسیە و معربە کراوەتە عەرەبی. هاتن ئەم 4 پارچە حیوانیان دانا و دیقەتیان ئەدا و سێریان ئەکرد بزانن کامیان درەنگتر خراپە بێ، کامیان درەنگتر بۆگەنەکە، کامیان درەنگتر کرم تێئەدا، بە وردی دراسەیان ئەکرد. دواتر بۆیان دەرکەوت کە ئەم شوێن و قەراخی مزگەوتە زۆر زۆر گرنگە. بڕیاریاندا لە کەناری ئەو مزگەوتە ئەو شوێنە دروستکەن و عیلاجی ئەو کەسانەکەن کە گول و گەڕ. دواتر وردە تەطەوری کرد. مستشفیات و بیمارستانەکان لە دەوڵەتی ئیسلامیە زۆر بە گەورەی کاری لەسەر کرا. لەناو قورتوبا 50 خەستەخانەی زۆر گەورە هەبوو، هەموو ئەوروپا هاتن ناو قورتوبا، هاتن لەوێ محاوەرەیان ئەکرد خوای گەورە لێوە شیفایەکیان بە قسمەتکە. لە هەموو ئەوروپایە لەو کاتە یەک مستشفا نییە، بەڵام 2 جۆر مستشفە لە ناو دەوڵەتی ئیسلامیە هەیە. مستشفایەکی ثابت ئەبەو شێوازە، مستشفایەکی تر کە متنقل ئەجوڵا 40 وشتر پێکەوە باریان هەڵەگرت. هیچ گوندێک و شوێنێک نەبووە لە جیهانی ئیسلامیە دکتۆرە مسلمانەکانی پێ نەگەن نەچنە ئەوێ. طبعا ئەم خەستەخانە متنقلە کاری خەڵکی زۆر ئاسان کردبوو. زۆرێک لە نەخۆشەکان کاتێک کە توانایان نەبووە بچونایەتە خەستەخانە، کاتێکیان ئەزانی بیمارستانی با بڵێن متنقل ئەهاتە شوێنەکەیان و هەمویان عیلاجە کرد. شێوازی داخڵبوون لە خەستەخانەکانە چۆن و بە چ شێوازێک بۆ ئیبن جوبەیر لە ڕەحلەکەی خۆیان بە درێژی باسی کردووە. بە تایبەتی خەستەخانەکانی بەغدا کە زۆر سەرنجی ڕاکێشاوە، ئەڵێ لەو کاتە زۆر سیر بوو بەلامەوە کە کەسێک بریندار ببوایە طیب هەوەها بوو لە هەموو شوێنێک ئەم کەسیان ئەدوریەوە، بە تایبەتی ئەگەر داخلی بووایە باڵتنی بووە ئەیان دووریەوە دەرەوەی چاکە بووە، دوایی هەم هەڵیان ئەدڕێەوە و تەلەکانیان دەرەهێنا کە پێیان دووری بووە. یەکەمین کەس ڕازی هات 2 ئیبداعی زۆر گەورەی کرد. طبعا ڕازی طبیبێکی زۆر گەورە ئەو بەکری ڕازی، طبعا ڕازی مفەسیرمان هەیە، ئەوە ڕازی مفەسیر نییە، ئەو بەکری ڕازی طبیبێکی گەورە و فەیلسوفێکی گەورەیە. ئەو بەکری ڕازی خاوەنی کتێبی ئەلحاوی هات 2 فکرەی زۆر گەورەی دانا. یەکەم بەنجی دانا بۆ نەخۆشەکان، بەنجی جوزئی، هەندێک مەواد هەبوو ئەیجوێی کردە سەر ئەو شوێنە، ئیتر ئەیدوریەوە کابرا هەستی پێ نەئەکرد بەوەی کە با بڵێن تەقەڵکاری لەسەری ئەکرێ. هەندێکیشی نە لە ڕێی ئیسفەنجێکەوە ئەوێت بۆنیکە، هەندێکشی ئەخستە ناو دەمی نەخۆشەکە بێ ئاگا ئەبوو، دواتریش هەندێک خلی ئەهێنا، هەندێک سرکەی ئەهێنا ئەیدا لە لوتی نەخۆشەکە ئاهاتەوە بە هۆشی خۆیە. ئیبن جوبەیر ئەڵێ هەم مەسەلەی بەنج زۆر سەرنجی ڕاکێشام کە لە هیچ شوێنێکی دنیا نەبوو لە بەغدایە هەبوو، هەم مەسئلەی دوورینەوەی نەخۆشیەکان ئەڵێ لە مەعیدەی ئاژەڵەکان جۆرێک تەلی دروست کردبوو،
هەموو نەخۆشەکانی پێ ئەدوورێەوە دوای جاری تر پێویستی نەکرد بۆی هەڵی دڕێتەوە خۆی ئەبووە بە گۆشت لەناوە کە ئەم فکرەیە کە من جار لە ئومەتی ئیسلامیەوە سەرچاوە ئەگرێ ئەڵێ چۆن داخڵ ئەبووی لەناو خەستەخانەی موسڵمانانە ئەڵێ هەر کەسێک کە ئەهات ئەڵێ خەستەخانەکە زۆر گەورە بوو واتە زانی شارێکی تەواو سەر بەخۆیە دیجلە بەشێکی بەناو ئەم خەستەخانەیە ئەڕۆژ ئاموشویە کرد بەشێکیان لێ جیا کردو بەناو ئەم خەستەخانە ئەڕۆژ ئەفەرمێ کۆمەڵە کۆشکی زۆر گەورەی تیا بوو و کۆشکێکی زۆر گەورەش لە ناوەڕاستە بوو لە هەمویان بەرزتر ئەڵێ سەرنجمدا هیچ جۆرە گیا و دارێک نییە لە هەموو وڵاتانە کە گەڕاوم بینی بێتم لەو خەستەخانەیە بینیم چکە هەمووی بۆ عیلاج بەکارهات بەشی سەیدەلە تەنها کاریان ئەوە بوو خزمەتی ئەم دار و درەخت و گیایان ئەکرد و وشکیان ئەکرد و ئاوەکانیان ئەگرت و ئەیان کردە سەیدەلە و بەکاریان ئەهێنا بۆ نەخۆشەکانیان ئەڵێ کاتێک کە نەخۆش داخڵە بوو جلەکانی لێوەر ئەگیرا لە سندوقی خەزانە دائەنرا هەموو نەخۆشی ئەوەیە بە سرکە خۆی بشۆردایە اینجا بۆی هەبوو داخڵ ببێ و هەمووی دانەیشان جلێکی زۆر تایبەتی ئەدرایە و قەرەوێڵە و شوێنی تایبەتی خۆشی بۆ دیاری کراوە ئەبووە تەنها لەو شوێنە بێ ئەڵێ وردە وردە لەم شوێنە ئەماوە تاوەکو سیحەتی تەواو باشە بوو اینجا ئەچوە ناو قاعی نەخۆشەکانەوە واتە شوێنێکی زۆر تایبەتی مختصی ئەدرایە و خواردنی ئەو کاتە خواردنی هەموو نەخۆشە لە نەخۆشێکی تر جیاواز بوو ئەطیبای ئەو زمانە طبعا لاشەی ئینسان توزیع کراوە طبعا ئێستا ئێمە هەمومان مەسەلەن ئەگەر هەموو کەسێک سەری بێشی هەر ئەڵێن پاراستۆڵ مەسەلەن ئەوە کورت هەموو ئەیزانێ تەسەوور کە لە چوار نەخۆشە کە یەنە بەردەست هەر یەکیان میزاجی جسمی جۆرێک لە عیلاجی بۆ ئەبێ وەکو ابن سینا بە تەفسیل باسی کردووە ئەم چوار جۆرە لە مرۆڤەکان نابێ خودی عیلاجیان بۆ بەکار مەسەلەن کەسی وا هەیە لاشەی ناریە حەراریە نابێ هەنگوین خۆشیفایە نابێ هەنگوینی بدەیت ئەی کوژەیە نابێ هەنگوین لەو کەسە قەدەغەیە و مەنع ئەمە بە چیە مەسەلەن بزانین ئەم کەسە حەراریە ئەم کەسە تورابیە ئەم کەسە مائیە ئەم کەسە هەواییە بۆ شێوازەی ابن سینا تەوزیعی کردووە طبعا ئەمە یەکێکە لەو عیلمە مەفقودانەی هەتا ئێستا جیهان نازانێت چییە نازانێت چۆن تەحدیدی ئەم عیلاجە بکە کە لەو زەمانە تەحدید ئەکرا وەکو خۆی ئەیدرێت هەموو نەخۆشێک ئەفەرمێ خواردنەکەی جیاواز بوو لە نەخۆشێکی تر و عیلاجەکەی لەناو ئەو خواردنا بوو کە ئەیدرێت هەر جۆرە عیلاجێ بۆ نەخۆشەکەی ئەو فائیدەی هەبووە ئەو جۆرەی ئەدرێت ئەڵێ کاتێک کە ئەم نەخۆشە وردە تەواو سیحەتی باشە بوو ئەفەرمێ لە سێ بەش پێکات و بەشێک پیاوان بوو بەشی ئافرەتان و بەشێک شێتەکان بوو بەشی نەفسی بوو ئەڵێ هەندێک لە نەخۆشەکان کە عیلاجەکران ئەچوونە بەشی نەفسی لە بەشی نەفسی عیلاجێکی تری طبیعی دەرونیان ئەکرا وەی دەرونیان زۆر هادێ بێ ئەڵێ ئەوەی کە سەیر و بەلامەوە هەموو نەخۆشێک کە لێرە ئەهاتە دەرەوە یەکەم خواردنێکی زۆر باشی ئەدرایە ئەڵێ هەندێک لە نەخۆشەکان دکتۆر بۆی تەحدید دەکرد ئیلا ئەبێ مریشکێ بخۆ ئەڵێ هەندێک لە نەخۆشەکان ئەوێ مریشک ناخوێن ئەوت ئیلا نەخۆشەکەی تۆ وایە پێش ئەوەی مریشک بخۆی ئەگەر ئەو مریشکە نەخۆی نابێت لەم خەستەخانە بچیتە دەرەوە ئەڵێ ئیلا هەندێک هەبوون تەنها هەندێک سرکە و نانیان ئەدرای ئەبووە ئیلا ئەوەی بخواردە ئینجا بچێتە دەرەوە هەندێک هەبوون نە ئەبوایە بە سرکە جارێکتر خۆیان بشۆردا ئینجا بچنە دەرەوە ئەڵێ لەوە تێ نەگەیشتم دکتۆرەکان بۆ ئەم شێوازە تەحدید دەکەن و هەندێک لە نەخۆشەکان جلی تازەیان ئەدرای لە کۆنەکەی خۆی ئەسووتێنرا جلێکی نوێ ئەدرایە بەمەوە بڕۆ ئەڵێ لە هەمووی سیرتر بەلامەوە سیرمە کرد هەر کەسێ هاتووەتە ئەم خەستەخانە چەند ڕۆژ لێرە بووە کاسپی نەکردووە و 10 ڕۆژ دوای ئەوەش پارەی ئەوەندەی ئەدرایە بۆی 10 ڕۆژ دوای ئەوە کاسپی نەکە نەبادا نەخۆشەکەی بۆ بگەڕێتەوە پارەکەی تەسلیم ئەکرا و ئەڕۆشت ئەڵێ کەسێک کە دەوڵەمەند وایە خۆی ئەمەی ئەگێڕاوە ئەو من نامەوێ وەزعی من زۆر باش ئەڵێ پرسیارم کرد هەموو ئەمانە کێ پارەکەی دابینەکە ئەڵێ وتیان ئەمە هەموو لە وەقفی موسڵمانان دەوڵەت تەنها سەرپەرشتی گشتی ئەم کارەک هەمووی ئەمە موسڵمانان یان پارەکانیان لێرە دائەنە سەدەقە و خێر و خێراتەکانیان لەم کاروبارانە سەرفەکرد ئەڵێ هەندێک لە شوێنی شێتەکانم بینی کە بە تەلی زۆر بەقووت دەوروبەری گیرا و بە حەدید و ئاسنی زۆر بەقووت ئەڵێ کە سەیرم کرد ئەنواع جۆری گوڵی جوانی ئەم سەرزەویان لەو شوێنە کۆ کردبووە ئەڵێ زۆرێک لە شێتەکانم ئەبینی کە ئەچون بۆنی گوڵەکانیان ئەکرد هەستیان ئەکرد ئارامیەکیان پێ ئەبەخش دەوڵەتی موسڵمانان ئێمە وانەیەتە پێشچاومان دەوڵەتێک مخەیەلەکەین کە دەوڵەتێکی کزی لاواز بڕواکەن ئەو وەسائلانەی کە ڕازی باسی کردوون کە لە زەمەنی خۆیان بەکاری هێناون و ڕسمەکانیشی کێشاوە بەم شێوازە دروستیان کەن
ئەو جۆرە مەقەستانەی کە دایناوە ئێستش لە طیبا ئەو جۆرە مەقەستانە دروستەکرێدا ئەندێ. مەسئلەی مناڵ چۆن لە دایک ئەبێ، ئەو مناڵ لە سکی دایکە کاتێککە ئەمرێت چۆن دەرئەهێنرێ، هەمووی بە یاسا بە تەنزیم دانراوە. هەموو خەستەخانەیەک لە ناو دووەلی ئیسلامیە گەورە و مەسئولێکیە بۆ پێوتراوە ساعور. ساعور سەرپەرشتی گشتی کردووە و ئیمامەتی ناو خەستەخانەکەشی کردو. ئەفەرمێ سەرۆکی ئەطیبا زانایەکی زۆر گەورە بوو لە دینە، لەگەڵ ئەوە تەبیب بوو کابرایەکی دینی زۆر گەورەش بوو. ئیمامەتی ناو ئەم خەستەخانانە نەخۆش و تەبیب و هەمووی ئەوەستا پێکەوە ساعور پێشنوێژی بۆ ئەکردن. نەخۆشیێک زۆر ئالۆز بووە ساعور ئەبینی، ئەڵێ لە بەغدایە چەند خەستەخانەیەکی تایبەتم بینی تەنها ئیشیان چاو بوو، تەنها کاریان لەسەر چاو ئەکرد. دکتۆری چاو بە تایبەت لە ناو بەغدایە ناوێکی تایبەتیەوە پێوتە کەحال. خۆی کەحال ئەو کەسێک کە چاو ئەڕژێ، یعنی ئەو کەسانەی چاو جوان ئەکەن، بەم ناوە ناویان لێنرا بوو، ڕەمزێکی زۆر تایبەتیان هەبوو. ئەفەرمێ شتێک زۆر سێر و بەلامەوە جلی هیچ دکتۆرێ لە دکتۆرێکی تر نەئەچوو، ڕوتبەیان هەبوو لە بینی خۆیانە، جلەکانیان زۆر جیاواز بوو لە یەکتر. هەر کەسە بە پێ ڕوتبەی خۆی جلەکانی بۆ دیاری ئەکرا. ئەڵێ ئەوانەی کە خزمەتی نەخۆشەکانیان نەکرد و پاک و خاوێنیان ڕاگیرە کرد، هەموو جلەکانیان سپی بوو، بۆی بچووکترین پیسی پێوە دەرکەوێت لە دوورەوە بزانن ئەمانە پاک و خاوێنیان ڕاگیر نەکردو. زۆرێک لە فەرشەکانی ناو خەستەخانە سپی بوو، ئەڵێ زۆرێک لەو سەرچەفانەی کە ئەدرا بەسەر سەریرەکانە و قەرەوەڵەکانە هەمووی سپی بوو. بیرکەنەوە لەو کاتێ طبی ئیسلامی و بیرکەنەوە لە ئێستەی عالەمی ئیسلامی لە 120 داهاتی خەڵک لە هەموو جیهانی ئیسلامیە بۆ ئەوروپا ئەڕوا لە ڕۆی دکتۆر و نەخۆشیە. تەسەور کە یەکەمین خەستەخانە لە ناو ئەوروپا دوای 800 ساڵ دوای ئێمە، دوای ئومەتی ئیسلامی، ئینجا یەکەمین خەستەخانە لە ناو ئەوروپایە دروست کرا. دەبزانە ئومەتی ئیسلامی لەکوێ و ئێستەی ئومەتی ئیسلامی لەم شپرزیە بەم شێوازە لەکوێ. بۆ لە زەمەنی عەباسیەکانە خەستەخانەیەکی زۆر تایبەت دروست نەکرا کە پڕکرا لە مەیمون، ئەنواع جۆری مەیمونی جیهان کۆکرایەوە بۆ ئەوی لێرە تەبیبەکان مەهارەتی خۆیان پێشخەن، کاری خۆیان پێشخەن، بزان چی ئەکەن پێش ئەوەی لەسەر مرۆڤ تاقی بکرێتەوە، لەسەر مەیمونەکان تاقی ئەکرایەوە. بۆ هیچ مەکتەبەیەک، هیچ خەستەخانەیەکە بوو لە جیهانی ئیسلام و بیمارستانێکە بوو کە مەکتەبەیەکی زۆر گەورە و زەبەلاحی تیانە بێ. عەزیزانم، کۆمەڵی خەستەخانە کە لە عالەمی ئیسلامیە زۆر مەشهور بوون و ئێستش دیراسەی شوێنەکان و جێگاکانیان ئەکرێ. یەکەمین خەستەخانەی نووری کە لە دیمەشقا نورەدین مەحموود زەنکی دروستی کرد و دواتر سەلاحەدین ئەیوبی زۆر گرنگی پێدا و زۆر گەشەی کرد کە ئەفەرمەیەکێک بوو لە عجوبەکانی دنیا. خەستەخانەی عەضودی لە بەغدا کە ئەفەرمێ سەیدەلیەکەی ئەوەندە دەرمانی تیا بوو بەشی هەموو جیهانی ئەکرد. ئەڵێ کە سەیری مەطبەخەکان و خواردنەکانی ئەکرد سەرت سوڕ ئەمە لە هیچ شوێنێکی جیهانە مەطعەم و خواردنی ئاوات نەئەبینی. هەروەها لە مەراکیش خەستەخانەیەکی زۆر گەورە دەوڵەتی موحیدین دروستیان کرد. لەو کاتەکە مەنسوور ئەبوو یوسف یعقوب مەلیکی ئەو دەوڵەتە بوو، دروستی کرد لە ساڵی 580 هیجری. ئەفەرمێ یەکێک بوو لە عجوبە زۆر سەیرەکانی جیهان، 5 دەریاچەی بچووکی تیا دروست کردو. تەسەور کە خەستەخانەیەک 5 دەریاچەی تیا بێ، ئەبێ چەند گەورە بوو بێ، ئەبێ لە چه ئاستێکی گەورە و بەرزیا بوو بێ. ئەڵێ ئەو ڕەوعە و ئیتقانەت کە تیا بوو لە هیچ شوێنێکی جیهانە دەست نەئەکەوت. هەموو پێنجشەممە و جومعەیەک مەلیکی موحیدین خۆی ئەهات لە ناو خەستەخانە نانی ئەخوار بۆی بزانێ وەزع و حاڵی خەستەخانەکە چۆنە و بە چ شێوازێک. ڕحلەکەی ئیبن جوبەیر زۆر دوور و درێژە و زۆرێک لە شوێنەکانی باس کردووە. مەنسووری گەورە، خەستەخانەی مەنسووری گەورە لە بەغداد، خەستەخانەکانی قورتوبە و ئەندەلوس، زۆرێکی تر لەمانە. ئەمە هەمووی حەضارەتی ئێمەیە. بێنە پێش چاوی خۆت ئەگەر ئێمە دەوڵەتی موسڵمانان بینەوە سەرکایە خۆ دەوڵەتێکی دواکەوتو نین، بەخوا چی لە جیهانە ئەمڕۆ زۆر پێشکەوتو، ئەبێ ئێمە پێشکەوتوتری کەین. جیهانی ئیسلامی کاتێک کە دەستی کرد بەکار، وەسائلی تەبابەت زۆر سادە بوو، ئومەتی ئیسلامی و زانەکانی زۆر بەرزیان کردەوە. ئێستەش وهایە زۆر سادەی و ئەبێ بەرزتر کرێتەوە.